نەبوونی شوێنێکی پیشەسازی تایبەت بە پیشەوەرانی ناحیەی تەکیەی سەربەقەزای چەمچەماڵ پیشەوەران و هاوڵاتیانی نیگەران کردووە. ئەمە لە کاتێکدایە لە ساڵی 2014دا لە دەواازەی ناحیەکە حکوومەت زەوی بەسەر پیشەوەراندا دابش کردووە. بەڵام بە بیانووی جۆرا و جۆر تا ئێستا نەک هەرزەویەکانیان بۆ نەکراوە بە دوکان، بەڵکو و خزمەتگوزارێ سەرەتایەکانیشیان بۆ دابین نەکراوە. پیشەوەران بۆ پەیام دەدوێن و دەڵێن شوێنی کارکردنیان نەگونجاوە بۆ پێی ڕۆژانە لە ناو گەڕەک و کۆڵانەکان و لە نزیک ماڵی هاوڵاتیان کار دەکەن. هەر ئەمەش بووەتە هۆی بێزارکردنی هاوڵاتیان ئەو گەڕەکانە لەلایەک و دروستبوونی ئاستەنجی هاتوچۆ لەلایەکی دیکەوە. بەڕاستی ئەوە ئیزعاجین ئەو نەجا هەر ئەم بەشەیەم بەرەومە ئەم جەماعەتەمە ماڵانمە هەر بێزارکەوە بە هەموو جۆرێک. ئیتر ئەوە شارەوانی ئەرزی داوا پێمان لە خواری تێکیەوە، بەس هیچ خزمەتگوزاریەکی لێ نییە. ئێمە بچین لێ چی بکەین؟ نە جادە، نە کارەبا، نە زێراب. لەو عەرزێکی ئاوا گڵێکی ئاوایە تۆ ئیشی بۆ کرێ، شتی بۆ بڕات، ئێمەش ئەگوێزینەوە ڕێن بۆیانە. ئەو خۆتان شوێنەکەتان بینی و ئەوە گونجاوە لەناو هەموو عایلە و شتەیە تۆ ئیشکەیت و ئەو ماڵانشمان ئیزعاج کردووە. بەڕاستی شوێنێکی نەگونجاوە ئێرانە. شوێنەکەی ئێرە ناو ماڵە ئاواکەی ناو ماڵاوەکەی کۆڵانە، یعنی عایلە ناتوانێت لێرە هاتچۆ بکات بە هیچ شێوەیە بڕوات. وەڵای هەر باشە ماڵانە کەشکاتمان لێ ناکەن، لێرە دەرماکەن. حەقەت هەمومان ئیزعاج کردووە لێرانە. خۆی ئەگەر ڕاستی تێ ئەمە جێگەی سەناعە نییە لێرە. ئەم تەلبەنیان کردووە لێرە، ئەمەی تر ڕێ خەڵکیان قەتع کردووە لێرە. ئێمە دوو سارە لێرە ڕاگرین، لێرە ڕێگەنی ڕۆژانە توو شەڕەبی لێرە. سەرۆکی شارەوانی تەکیە دەڵێت دابینکردنی خزمەتگوزارێ سەرەتایەکان بۆ ناوچەی پیشەسازی نوێ بڕی 650 ملیۆن دیناری پێویستە. لە ڕابردووشدا بە دەرخستەیەک ئاراستەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەزارەتی شارەوانیان کردووە، بەڵام بە بیانووی بەردەوامی قەیرانی داراییەوە تا ئێستا وەڵام نەدراونەتەوە. ئێساشە خۆتان ئەزانن قەیرانی دارایی و پێویستی بە خزمەتگوزاریە، بەڵام ئێمە هەوڵمانداوە بە هیمەت لەگەڵ بەڕێبەرایەتی دابشکردنی کارەبای چەمچەماڵ لەگەڵ بەڕێز کاگەردەڵان وعدی پێمانداوە ئەگەر ئێمە بێت و هێڵی کارەباکە بەرین بتوانین دوای خۆشمان و خزمەتگوزاریەکی سەرەکیش بێ وەکو مەسەلەی تێکەڵەوانە بۆ ئەوەی ئەمان بەرینە دەرەوەی شار و خەڵکی زۆر گلەی و گازندەی هەیە و ئەمانی تەنانەت بۆ ئیشیشان بربەسیان بە دروستە بێ لەبەرەوە ڕێگای خەڵکە گرن. ئێمە لەگەڵ بەڕێز بەڕێبەری ناحیە لەسەر خەتین بۆی بتوانین ئەمان بەرینە دەرەوەی شار. ژمارەی پیشەوەرانی ناحیەی تەکیە زیاتر لە 100 پیشەوەر دەبێت کە بەشێکیان زیاتر لە 28 ساڵە سەرقاڵی پیشەکەیانن. لە ئێستاشدا بەهۆی نەبوونی ناوچەیەکی پیشەسازی مۆدێرنەوە بە شێوەیەکی بەربڵاو لە نزیک بەشێک لە گەڕەک و کۆڵانەکانی ناحیەکە کار دەکەن. ئەمەش نیگەرانی و بێزاری هاوڵاتیانی ئەو گەڕەک و کۆڵانانەی بەدوای خۆیدا هێناوە. تاکە داواکاری پیشەوەرانیش دوای ئەو ماوە دوور و درێژە لە کارکردنیان دروستکردنی ناوچەیەکی پیشەسازی دوور لە گەڕەک و شوێنی نیشتەجێبوونی خەڵک بێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکیە.